لە شاری سلێمانی پرۆسەی هاوشێوەی دەنگدان بۆ تاقیکردنەوەی ئامێرە ئەلیکترۆنیەکان بەڕێوە چوو. تایدا لە 72 ناوەندی دەنگدان کارمەندانی کۆمیسیۆن کە ناویان لە ناوەندەکە هەبوو بەشدار بوون لە دەنگدانە ئەزموونیەکە. لە هەولێر بۆ دڵنیابوونەوە لە نەبوونی کێشە و بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدان لە کاتی هەڵبژاردن، ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئامێرەکانی دەنگدانی تێست کرد. پرۆسەکەش بە شێوەی دەنگدانی ئەلیکترۆنی بەڕێوە چوو، بەدەستیش هەژماری دەنگەکان کرا و بەراورد کرا بە دەنگدانی ئەلیکترۆنی و هیچ گرفتێکی نەبوو. عملية كو دكريتن بروسكا كوا أما أو جهازنا عين دو فرز يعني عملية دنگدان بشويكي تواو دكريتن يعني كأنما أو روجي دنگدانا بشويكي قشتي دكريتن يعني دنگداني إلكتروني دكري ودنگداني عدو فرزش دكري ودستي مدنيين يدوي أويش دكريتن لبوي أوراق ما تداهي أوراق كان QR كان تيستي دكين لقل QR كان أوي للجهاز تحققي دردتي لبو أوي ما تيستي جهاز كان بكين بتواوي. لە مووسڵیش وەک ئامادەکاری بۆ هەڵبژاردن شێوازی هەڵبژاردننی ئەزمموی تاقی کرایەوە. بەڕێوەبەری ڕاگەاندنی لقی مووسڵی کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ڕایگەیاند 70 فەرمانبەری کۆمیسیۆن بەشدار بوون لە تێستی دەنگدانی ئەلیکترۆنی. 70 فەرمانبەری ئۆفیسەکەمان ئەزمموی تاقیکردنەوەی ئەم پرۆسەی هاوشێوەی دەنگدانیان تاقی کردەوە. ئەم پرۆسەیە چەند جارێکی تریش دووبارە دەکەینەوە تاوەکو دنیا بینەوەلەوەی کە ئامێرەکان هیچ کێشەیەکیان نییە. لە پارێزگای نینەوە 2,520,000 کەس مافی دەنگدانیان هەیە. لەو ژمارەیە 2 ملیۆن کەس کارتی بایۆمەتری دەنگدانیان نوێ کردێتەوە. هەموو ئامادەکاریەکمان کردووە. لە پارێزگای نینەوە 753 بنکەی دەنگدان لە دەیدا بەڕووی دەنگدەران دەکرێنەوە. لە کەرکووکیش هاوکات بەپێی ڕێکاری کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە وێزگەکانی دەنگداندا پرۆسەی هەڵبژاردننی ئەزمموی لە 2 ناوەندی دەنگدان بەڕێوە چوو. تایدا کارمەندانی کۆمیسیۆن بەشدار بوون لە دەنگدانی ئەزمموی و تاقیکردنەوەی ئامێرەکانی دەنگدان. پرۆسەی هاوشێوەکاری هەڵبژاردن ئەنجام درا لەسەر ئاستی 42 بنکەی دەنگدان و بەکردنەوەی 44 وێزگەی دەنگدان. لەم پرۆسەیە بەکارهێنانی چۆنیتی بەکارهێنانی ئەو دام و کەرەستانەی کەوا بەکاردێ بۆ هەڵبژاردننی گشتی. لە ئێستادا پرۆسەی دابشکردنی کارتی بایۆمەتری دەنگدان بەردەوام و کۆمیسیۆن جەخت لەسەر ئەوە دەکاتەوە هاوڵاتیان سەردانی ناوەندەکان بکەن بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدانیان بۆ ئەوەی لە ڕۆژی هەڵبژاردندا مافی بەشداریکردنیان هەبێت.